ئێمە ئەمانەوێ باشترین عیلاقەمان هەبێ عیلاقەیەکی کاریگەر و بەرجەستە لەگەڵ حکوومەتی عێراقی حکوومەتی فدرالی و حتى مصطلحێکمان بەکارهێنا کە عمقی استراتیژی هەرێمی کوردستان بەغا بێت ئەمە بەو پەیامە ڕۆیشتین و ئەو پەیامەش پێم وایە بە ئیجابی وەرگیرە هەر یەکسەر دوای سەردانی ئێمە بۆ بەغدا هەردوو بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی فدرالی ئەو کاتە لەگەڵ شاندێکی باڵایان هاتن بۆ هەرێمی کوردستان و دانوستانەکانمان لەوێ لە مانگی 7 و 8 بە چڕی گەشەیان کرد. ئەم مناقەشانە بە حکمەوەی کە من ڕەنگ بێ تەمەنم زۆر نەبێ بەڵام دەمێکێ لەناو ئەم پەیوەندیی بینی بەغا و هەرێمم من هەستم کرد کە باسی هەندێک شتی نوێمانە کرد لە مناقەشەکان و هەندێک عوقتەی کە ڕەنگ بێ لە ڕابردووە هەبوو بن نەمابوون باسی مەوزوعی ڕادەستکردنی نەوت و ڕادەستکردنی داهات و قەرز و ئەنی ئێمە هەندێک شتمان باس کرد کە ڕەنگ بێ پێشتر چ لایەن ئێمەوە چ لایەن حکوومەتی فدرالیەوە زۆر حەدی بوو بین لە ڕابردوو لەم دانوستانە هەستمانە کرد کە جەوێکی تازە هەیە و نیەتێک هەیە بۆ ڕێکەوتن. بەداخەوە لە مانگی دەی 2019 کە عێراق دووچاری خۆپیشاندانێکی سەخت بووەوە لە بەشێکی زۆری پارێزگاکانی عێراق ئەم خۆپیشاندانانە قەتعێکیان دروست کرد لەو پەیوەندیە و لەو دانوستانەی کە هەبوو لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالیەوە ئەو قەتعەش چەند مانگێکی خایەند تاکو و دۆخەکە تۆزێک هێور بووەوە بەڵام خۆتان بینیتان چی ڕوویدا و چۆن ڕوویدا و چه تەسیرێکیشی هەبوو لەسەر حکوومەتی عێراقی. بەڵام دەتوانم بڵێم هەر کە دۆخەکە تۆزێک هێور بووە لە کۆتایی 2019 بەڕێز وەزیری داراییمان بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستانن لەگەڵ حکوومەتی ناوەندیدا لە سەردانێکیان لە چەند سەردانێکیان بۆ بەغدا توانیان بگەنە بناغێک ڕەشنووسێکی ڕێکەوتنێک کە بە هەموو پێوەرێکەوە ڕێکەوتنێکی زۆر باش و استراتیژی بوو بۆ هەرێمی کوردستان.